کاتت باش کاک ئومێد گوێت لە بۆچوونی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان گرت هەروەها بۆچوونی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی گرت لەبارەی ئەم ڕووداوەی ئەم شەو ئێوە دەڵێن چی وەکو فراکسیۆنی پارتی؟ بەڵێ زۆر سپاس کاکشوان دیارە تەوەری بەرنامەی ئێمە پێشتر ڕێکەوت بووین لەسەرەوەی کە باز لە دۆخی ئێستا بێتن بەڵام بەهۆی ئەو ڕووداوە دیارە بەبێەوەی ئەم ژاگەدار بم تەوەرەکەتان گۆڕی هاتنە سەر ئەو باسە. وەڵام من پێش هەموو شتێک بەلامەوە زۆر سەیرە لەو بەشەی کە گوێبیستی هەردوو بە ڕێزان بووم سەرۆکی فراکسیۆنی گۆڕان و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بەر لەوەی بێمە ستۆدیۆ ئەمە لەگەڵ هەردوو بە ڕێزان تەلەفۆنم کرد قسەمان دەکرد لەسەر ئەو ڕووداوە و ڕێی خۆمانم پێ ڕاگەیاندن کە ئێمە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بە دڵنیاییەوە لەگەڵ ئەو جۆرە کارانە نەبووینە و ناشبین و ئەو ڕووداوەی بووە لە چوارچێوەی ئەو بابەتانە بووە کە ماوەیەکی زۆرە دەستگای و مەچنەی ئیعلامی بەتایبەت بزوتنەوەی گۆڕان زۆر بۆی بێویژدانانە زۆر بێ ئینسافانە زۆر بە نەفەسێکی تند بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی زۆر بە نەفەسێکی نابەرپرسانە لەسەر خاک و نیشتیمانی کوردستان زۆر بە نەفەسێکی حەقدی کۆنەقینی نیوسەدا لە هەناوی ژەخر خواردووی خەڵکانێک کە پنجی خواردووە ئەمڕۆ دێن لە چوارچێوەی باسکردن لە یاسا و لە مەدەنی بوون و لە سەردەمێکی فەرمانڕەوایی و حکومڕانێکی دروستدا دەیانوێ هەڵگڕژن. بەڵێ هاوڵاتیانی کوردستان خەڵکی ئەو وڵاتە شایەنی ڕێز و تەقدیرن، هاوڵاتیانی ئەو وڵاتە شایەنی ئەوەن ئاور لە خەبات و ماندووبوون و قوربانیدانی ئێستایان و بێموچەی و بێژیانی و گوزەران خراپین، هاوڵاتیانی ئەو وڵاتە کە ئێستا کوڕەکانیان لە سەنگەرەکانی بەرگریدانا بەڵام لە ماوەی ڕابردوودا بەتایبەت لە ماوەی مانجە ڕابردوودا بە نەفەسێکی دوژمنکارانەی شەڕی دەرونی لەگەر هاوڵاتیانی ئەو وڵاتە دەکرێت کاتێک دەبینین ئەوەی ئێمە لەی دەترسین ئەو بەو شێوازە کرێت و ناشیرنەی کە پیاو شرم دەکاتن قسەی لەگەڵ بکە سەرۆکی فراکسیۆنێک کە حزبی دووەمی کوردستانە لە بەردەم کۆمەڵێک مایچێک دێتن بە شێوەیەکی هەیەجانی باز لەوە دەکات مژدە بۆ خەڵکی کوردستان ڕادەگەیەنێتن و لە جالیای کوردیەوە چێ لە جالیای کوردی پرسی بە تۆ کردووە و ڕاوێژی بە تۆ کردووە و هەواڵی بە تۆ داوە مژدە بە هاوڵاتیانی کوردستان بدەیت فەرم و با لە جالیای کوردیدا هەڵبژاردن بکەیت بزانین ئەوانەی کە ڕەفزی ئەو شێوازە حەقد و بیرکردنەوەی جەنابت و حیزبەکەی جەنابت و ڕێخەرەکەت دەکەنەوە ئەوانە چێن و ئەوانەش چەندن کە ڕەفزی دەکەن و چەندن ئەوانەی تەیتان دەکەن. بۆیە ئەو شێوازە ناشیرنە پێمان دەڵێ لە نەفەسی ئەو لایەنە کە بزوتنەوەی گۆڕانە جارێ هێشتا ڕووداوەکە نەتەحقیق کرایە نە لێکۆڵینەوە بە دوواداچوونی بۆ کراوە پەنجە بۆ درێژ دەکرێت کە ئەوە باز لە دوو ئیدارەی دەکرێتن باز لەوە دەکرێت هێزێکی تایبەتی بە ڕێسەرۆکی هەرێمی کوردستان چێ تەحقیقی کرد کاچی ڕاستبێش چێ تەحقیقی کرد کە ئەو هێزانە هێزی تایبەتی سەرۆکی هەرێمی کوردستانن هێزی تایبەتی سەرۆکی هەرێمی کوردستان لە بەرەکانی جەنگن ئەو سەرۆکەی کە ئێستا ئێوە بە کۆنەقین و بە حەقدەوە دێن بەرامبەری هەرچی ژەهری هەناوتان هەیە دای دەڕێژن کە ڕێخەری حزبەکەت خەریکی پێچانەوەی جانتاکە و پاسەپۆرتەکانی بوو ئەو سەرۆکی حزبە لە بەر خێمەکاندا بەرگری لە ماف و لە کەرامەتی خاچی کوردستان دەکرد. بۆیە ئەو شێوازە هەرزەکارانە و ئەو شێوازە دەربڕینە خزمەت بە دۆخەکە ناکە. ئێمە خوازیاری ئەوەین کە پێشتریش وەک باسم کرد لە پەیوەندی تەلەفۆنیدا بۆ بەڕێزانم ڕاگەیاند ئێمە لە گەروەها کارێکدانینە فەرمونون با بەیەکەوە لێژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان ڕابسپێرین لێژنەی ناوخۆ ڕابسپێرین بە دوواداچوون بکەین هەڵسەنگاندن بکەین باز لەوە دەکرێت لە 23 حوزەیرانەوە هەڕەشە لەسەر پەرلەمانتارانە ئەوەش تەلەفۆنەکەی من بە شانازیەوە بەشداری کۆبنەوەی 23 حوزەیرانم نەکردووە دەیان نامەی ناشیرن و ناڕێک پڕ لە جنێ و پڕ لە تەهدید پڕ لە هەڕەشە هەیە بەڵام نەشی ترساوین و باسیشی ناکەین. بەڵێ کاگومێدەکەین پەیوەندێک دەمێ ئەوەت پێ بڵێم کە تەوەرەکە نەگۆڕاوە ڕووداوێکی هەنووکەیی بوو پێویستمان بۆ بوو کە ڕای جەنابەت بزانین وەکو سەرۆکی فراکسیۆنی پارتی لەبارەی ئەم ڕووداوەوە یعنی تەوەرەکە نەگۆڕاوە مەقسەد دەکەین لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان مشتومڕەکان و گفتوگۆکان لەبارەی ئەو پرسەوە
یعنی ئەی سەرنجی تۆ چییە لەسەر لێدوانەکانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسەکەی نووسینگەی پەرلەمان لە سلێمانی؟ بەڕاستی بەڕێز بێگەردخانیش بە ئینسافەوە قسەی دەربارەیەوە بابەتەن نەکرد، یعنی بە قسەکردن ئەو ڕووداوە بە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی لەو چەشنە مەعالەجە نابێ. من نمونەیەک بەبیر بە هەموو زەمیلەکانمان لە پەرلەمانی کوردستان دێنمەوە. یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان لەو خولە کە ئەنجامماندا ڕووداوێکی نەخوازراو لە بەردەم بارەگای کۆمەڵی ئیسلامی ببوو کە خەڵکی تێدا بوو بە قوربانی بەداخەوە. لەوێ خەڵکێک هەر بەو نەفەسە ئەو کاتی قسەی ئەویان کرد گوتیان چەند چەتەیەک چەند ڕێگریەک چەند نازانم چێ. ئێمە داوای ئەوەمان کرد با تحقیق بکەین. ئێمە ئەو دەنگە بووین یەکەم دەنگ داوای تحقیقمان کرد کە تحقیقمان لە مەسەلەکە کرد فەرمووتا ئێستاش بەڕێز سەرۆکی پەرلەمان لێژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بێدەنجیان کردلەوەی کە تحقیق دەرچوو ئەو کاتی ڕامانگەیان حاڵەت ئەگەر وایە کاکومێت ئەگەر بە تحقیق خۆت دەڵێ ئەگەر دەرکەوت ڕێگری کرابێت لە پەرلەمانتاران ئێوە بۆ چونتان چییە؟ زانی ئێمە دەڵێن پەرلەمانتار شایە ناکرێ هیچ کەسێک بێڕێزی بەرامبەر پەرلەمانتار و هیچ ئینسانێک بکە. ئینسان شایانی ڕێزلێگرتنە. ئەو جەنگە دەرونیەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کرا ئەو شێوازە ئینفعالیەی کە بەو خیتابە حەقد و کینەیەکە بوو چاوەڕوانی ئەوەی لێ دەکرێتن. ئێمە کە کاتێک دەڵێن داوای سازان دەکەین، داوای تەوافق دەکەین، داوای یەکڕێزی نیشتیمانی دەکەین، داوای تفاقی و پێکەوە ژیان دەکەین، داوای هەنگاونان بەرەو ئایندەی گەشت دەکەین، دەبێ بە مێشکێکی هادی بە تێڕوانینێکی مەسئولانە بە نەفەسێکی برایانە لەو لەگەڵ ئەو بابەتانە سەر و کار بکەین و بەرخۆڵی جەنابەت ناوتنا جەنگی دەرونی بەڵام ینی ڕەخنەگیرا لە ڕاگەندراوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیش بۆەوەی کە تون بوو بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان. وەڵامت چییە بۆ ئەوە؟ ڕاگەاندراوی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک تون نەبووە، باسی حەقیقەتێک دەکا، باسی هەڵسوکەوتی کەسێک دەکا کە پێی دەگوترێت سەرۆکی پەرلەمان. ئێمە بەبیر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دێنینەوە لە ساڵی 1992ەوە کە پەرلەمان هەڵبژێردراوە و پەرلەمان سەرۆکی هەبووە. هەر لە سەرۆکە کۆچکردوەکانی ڕەوانشاد کە لە ژیاندا نەمانە یادیان بەخێر، هەر لە ئەوانەی کە لە ژیاندامانە جگە لەو سەرۆک پەرلەمانەی کە ئێستا هەمانە زیاتر لە 5-6 سەرۆکی پەرلەمانمان هەبووە. لە قۆناغێک لە قۆناغەکانی کە ساڵەکانیشی جیاوازە و زەمەنەکەشی جیاوازە و تێفکرینی خەڵکیش جیاوازە و بەداخەوە شەڕیناوە خۆمان هەبووە سەرۆکی پەرلەمان تێوە نەگڵاوە تەڕەفگیر نەبووە لە کێشە سیاسیەکان. سەرۆک پەرلەمانەکانی ڕابردوو بەشێک بوونە لە پرۆسەی ئاشتی، بەشێک بوونە لە هێورکردنەوە، بەشێک بوونە لە گەڕان لەگەڵ تیمی باڵای هێورکردنەوە و ئاشتی و بەیەکتر گەیشتن و ڕاگررتنی تفەنگەکان و کوژانەوەی و لە تفەنگەکان و پێکێنان و تفاق و ئاشتی. بەڵام سەرۆک پەرلەمانی ئێستا لە زەمانێکدا تەڕەفە بۆیە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی، ئێمە لە فراکسیۆنی پارتی، تاکتاشی ئەندامانی پەرلەمانی پارتی، ئەندام پەرلەمانەکانی کە بەو نەفەسە ڕازی نینە، هەمومان تند قسە ناکەین، هەمومان حەقیقەتێک بۆ خەڵکی دەگوازینەوە، پێیان دەڵێین بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بێلایەن نییە، وەکو هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان کار هەڵسوکەوت دەکا. بەداخەوە نەفەسی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستانیش ئێمە ئەویش دەخوێنینەوە، ئەویش ناچارە عەبدی مەئمورە و مەجبورە لە گردەکەوە ئیعازی بۆ دێ دەیان حاڵەتەیە. بەڕێزان لێدوانەکانی ئەم شەوی ئەم کۆنفرانسە ڕۆژنامەنووسی پێش ئێستا کاک ئومێت. بەڵێ لێدوانەکانی کەمێک بەر لە ئێستا کۆنفرانسە ڕۆژنامەنووسیەکە بەڵێ لێدوانەکان نابەرپرسانە بوون، پەلەی تێدا کرا، خۆزگا سەبریان بگرد بە لە حالەتێکی هەورتر. ڕاستە چەند ئەندام پەرلەمانێک حالەتێک بووە، بەڵام دەبێ بە دوواداچوونی بۆ بکەین. ئەمن 10 دقە پێش ئەوەی لە نێو ستۆدیۆ بم و 10 دقە پێش ئەوەی ئەو دوو بەڕێزە قسە بکەن بە تەلەفۆن قسەم لەگەڵیان کرد، گوتم ئیستعدادمان هەیە لە ئێوە تونتر بۆ ئەو بابەتە فەرموو بە تحقیق بکەین، بەڵام بە دڵنیاییەوە ئەو بابەتە بەرنامەی بۆ دانەندرایە، بە ئیعاز نەکرایە. ئەو باسکردن لەوەی ئەندامێکیان پەیوەندێکی تەلەفۆنی لۆ هاتوو گەڕاوە، ئەوانە
شێوازێکن یان ئەو شێوازی دەربڕینێ باز لەوە بکرێت نیسان دەگەڕێمەوە سەر ئەو نقطەیە کە زۆر نامەسئولانە قسەی تێداکرا کە پاسەوانەکانی سەرۆکی هەرێمی کوردستان دیسان پێی دەڵێمەوە پاسەوانی سەرۆکی هەرێمی کوردستان پاسەوانی حدودی کوردستانە نەک وەکو پاسەوانی گردەکەی کە لەوێن دەردا بێ بە نەزەریات و ئاغای گردەکە ببێتە مەرجعیەت و ببێتە ئایەتوڵڵایەک فتوا بداتن و ئێمە تەطبیقی بکەین و هەموو خەڵکی کوردستان من ئەمەی کە ئێستا دەڵێن تەنها وەکو